وكو بيغمرة فرمي صلى الله عليه وسلم من عشق فعفى فمات فهو شهيد هر کسی خوشویستی بکا بپاچی و بخاوێنی بمرێت دەرەجەیەکی شەهیدی هەیە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، ئەو فەرمودەی ئەو بەناومەلایە باسی کرد من عشق فعف فمات فهو شهید، زانانی فەرمودەناس فەرموویانە ئەو فەرمودەیە هەڵبەستراوە و مەوضوعە و درۆیە و دراوەتە پاڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم قسەیەی نەکردووە. لەوانە زانای فەرمودەناس شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای گەورەی لێبێتن لە کتابی سلسلة الأحاديث الضعيفة فرميتي أو حديث موضوعة هەڵبەستراوە. وإمام ابن الجوزي لكتاب الموضوعات دا أو فرموديه هنا فرميتي أو فرموديه موضوعة واتە هەڵبەستراوە درۆیە دراوەتە پاڵ پێغەمبەر صلى الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەم قسەیەی نەکردووە. لە شریعەتی پیرۆزی ئیسلامیشدا هەر کەسێک قسەیەک بداتە پاڵ پێغەمبەر صلى الله عليه وسلم بڵێت پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەو قسەی کردووە و واش نەبێت، پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەو قسەی نەکردێ بێت، ئەوە تاوانێکی زۆر گەورەی ئەنجام داوە. ئەم کەسە شایشتەی ناو ئاگری جەهەنەم ئەبێت بە بەڵگەی ئەو فەرمودە صحیحەی کەوا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار. واتە هەر کەسێک بەعەمدی بە ئەنقەست درۆ بەدەم منەوە بکا و قسەیەک بداتە پاڵ من و من ئەو قسەیەم نەکرد بێت، ئەوە باشوێنی خۆی لەناو ئاگری جەهەنەم مسۆگەر بکات.